بەرز و بەڕێز بێت ساڵ یادی گیانبەختکردنی زمانی ئاگرینی شۆڕش هاوڕێی ڕێبەر سەدیق کەمانگەر. ئامادەکردن سەعید ئەمانی. ڕۆژی 3 مانگی سپتامبر بەرابەر لەگەڵ 13 مانگی خەرمانان 35مین ساڵ یادی تیرۆرکرانی هاوڕێی ڕابەر کاک سەدیق کەمانگەرە. جێگەی خۆیەتی لەم ڕۆژەدا و بەم بۆنەوە چاوگێڕانێکی کورتمان هەبێت بەسەر قۆناغەکانی ژیان و خەباتی ئەم ڕابەرە مەزن و ماندووی نەناسەدا. سەدیق کەمانگەر لە ساڵی 1946 زاینی لە گوندی ئافریانی سەرو لە دایک بووە لە هۆزی کەمانگەر. خوێندنی سەرەتایی لە شارەکانی سەقز و قوڕوەوە تاو کردو و پاشان لەگەڵ بنەماڵەکەی چۆتە شاری کرماشان و خوێندنی ئامادەیی لە کرماشان تەواو کردووە. لە ساڵی 1965 زاینی لە بەشی پەیمانگای ئەدەبیات زانکۆی تاران وەرگیرەوە، بەڵام پاش ساڵێک خوێندن لەو بەشە بەهۆی هۆگربوونی بە بەشی یاسا خوێندنەکەی گواستەوە بۆ ئەو بەشە. سەرەتاکانی چالاکی سیاسی خۆی لەو زانکۆیە دەست پێ کردو لەگەڵ کۆمەڵێک لە چالاکانی سیاسی چەپ و کۆمونیست ئاشنا. هەر لەو ماوەیدا بوو کە کۆمەڵێک لە ڕۆشنبیران و چالاکانی کورد لە خوێندکارانی زانکۆ گەورەکانی سەرتاسەری ئێران بە نەهێنی ڕێکخراوێکی چەپیان دامەزراند کە دواتر ناونرا کۆمەڵە. سەدیق کەمانگەر هەر لە ماوەی خوێندنەکەیدا لە زانکۆی تاران لەگەڵ ئەندامانی دامەزرێنەری ئەو ڕێکخراوە ئاشنا بوو وا بوو بە ئەندام تێیدا. لە ساڵی 1970 زاینی خوێندنی لە کۆلێژی یاسا لە زانکۆی تاران تەواو کرد. دوای تێپەڕبوونی 2 ساڵ لە دەورەی سەربازی زۆرم لێ ئەرکەکانی وەکو پارێزەر دەست پێ کرد. لەو سەردەمەدا خەباتی جوتیاران لە دژی خان و بەگ و دەرەبەگەکان لە شاری مەریوان دەستی پێ کرد. سەدیقی کەمانگەر لە دادگای شاری سنەدا وەکو پارێزەرێک کاری دەکرد بۆ پارێزگاریکردنی جوتیارانی گوندەکانی ناوچەی مەریوان لە بەرامبەر دەرەبەگەکانی ئەو ناوچەیەدا. سەرباری ئەوەی ئاغا و خان و بەگەکان لەلایەن ڕژیمی پاشایەتی ئێران پشتیوانیان لێدەکرا، بەڵام سەدیق کەمانگەر بۆ ئێرانە پشتیوانی مافی جوتیارانی کردووە لە دادگا و دەرەبەگەکانی مەحکوم کردووە. لەو سەردەمانەدا جگە لە خەڵکی گوندەکان خەباتی خەڵکی شارەکان لە دژی ڕژیمی پاشایەتی لە پەرەسەندندا بووە. سەدیق کەمانگەر لەو سەردەمەدا بوو بە سیمایەکی خۆشەویست و ناسرا و لە شاری سنە و کرماشان و کامیارە. لە خەباتی خەڵکی شارەکانی سنە و کامیاران لە دژی ڕژیمی شا بەشداری کرد. سەدیق کەمانگەر وەک ڕێبەرێ کارەکانی چاودێری بەرەو ئامانج ڕێونێنی دەکرد، سەروەها پێداویستیەکانی گەیشتن بە ئامانجی دابین دەکرد. یەکێک بوو لە کەسایەتیە دیارەکانی کە لە مێژووی هاوچەرخی کوردستانی ڕۆژهەڵات وەک ڕێبەرێکی مێژوو خوڵقێن سەری هەڵدا. لە ساڵی 1970 زاینی یەکەم خۆپیشاندانی بەرفراوانی دانیشتوانی شاری سنە بۆ پشتیوانیکردن بۆ زیندانیانی سیاسی کە مانیان لە خواردن گرتبوو دەستی پێکرد. سەدیق کەمانگەر لەو کاتەدا جگە لەوەی کە سەرکردە و چالاکێکی کۆمەڵە بوو، ئەندامی باڵای یەکێتی پارێزەرانی ئێرانیش بوو. بەهۆی ئەو پێگە جەماوەریەی کە لە شارەکانی کرماشان کامیاران و سنەدا هەیبوو، وەکو ڕێبەرێکی شۆڕشگێڕ دەست پێشخەری بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستانی تۆمار کرد. بەواژۆی خۆی بەیان نامە و ڕاگەیاندنی دەردەکرد. بە ڕاگەیاندنێکی سەدیق کەمانگەر بەشداری مانگرتنیان دەکرد یان خۆپیشاندانیان ئەنجام دەدا. بەهۆی ئەوەی سەدیق کەمانگەر لە ناوچەکەدا بە پارێزەری هەژاران و ڕەنجدەران ناوبانگی دەرکرد بوو بۆ بەرگریکردن لە ماف و ئازادیەکانی خەڵکی هەژار، کەمانگەری کرد بە ڕابەرێکی جەماوەری ڕاستەقینە کە خەڵکی ناوچەکە بە تامەزرۆ بوون
بۆ ئەوەی کەمانگەر سەردانی گوندەکانیان بکات و گوێ بۆ ئامۆژگاریەکانی و ڕاستپاردەکانی ڕابگرن. پاشان سەرکەوتنی ڕاپەڕینی گەلانی ئێران لە دژی ڕژیمی پاشایەتی و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران بە پێچەوانەی ناوچەکانی دیکەی ئێران، خەڵکی کوردستان هەر لە سەرەتاوە لە دژی دەسەڵاتی نوێی تاران وەستانەوە و لەو چوارچێوەشدا کۆنتڕۆڵکردنی شارە کوردیەکان کەوتە دەستخەڵکەوە و لەلایەن ڕێبەرانی جەماوەری وەک سدیق کەمانگەرەوە هەوڵی دامەزراندنی شۆڕای شار و گوندەکانیاندا. سدیق کەمانگەر بەهۆی وتارە ئاگرینەکانیەوە بەناو بانگ بوو و نازناوی زمانی ئاگرینی شۆڕشی پێبەخشرا. سدیق کەمانگەر بەهۆی ناوبانگی خەباتکارانە و شۆڕشلێڕەی خۆشناویەوە بوو بە کاندیدی ئەنجومەنی دامەزراندنی دوای شۆڕشی ئێرانە لە شاری سنە. بەڵام دەسەڵاتدارانی ئێران ئەویان پێقەبوڵ نەدەکرا و هەڵبژاردنیان لەو شارە هەڵوەشاندەوە. لەو کاتەدا مانگرتنێکی یەک مانگە لە شاری سنە ڕێکخرا بوو بۆ وەدەرنانی سوپای پاسەڕان کە هاتبوونە ناوسنەوە. پاشان وەفتێکی باڵای ڕژیمی کۆماری ئیسلامی بە سەرپەرشتی تاڵەخانی و ڕەفسەنجانی بۆ ئاگاداربوون لە ڕەوشی کوردستان و زاڵکردنی هەیمەنەی خۆیان لە ناوچەکەدا سەردانی شاری سنەیان کرد و کاتێک تاڵەخانی و وەفتەکەی حکوومەتی تاران و زانکۆی ڕازی لە سنە لەگەڵ ژمارەیەک لە بەرپرسانی شارەکە کۆبوونەوە، نیگەرانی خۆیان بەرامبەر بارودۆخی شارەکە دەربڕی و زۆر تووڕە و نیگەران بوون کەسێک بە ناوی سدیق کەمانگەر چ دەورێکی کاریگەری بووە لە بەڕێوەبردنی خەبات و سکاڵای خەڵکی شاری سنە و مانگرتنە جەماوەریەکانی ئەو شارەدا. لە یەکێک لە کۆبوونەوەکاندا تاڵەخانی بە تووڕەییەوە وتی لەکوێیە ئەو سدیقی کەمانگەرە، کێیە بۆمی بێنن. سدیق کەمانگەر لە نزیک تاڵەخانی دانیش بوو بوێرانە هەستا سەر پێ و وتی منم سدیقی کەمانگەر. پاش مشتومڕێکی زۆر لەگەڵ تاڵەخانی و یاوەرانی ناچار بوون کە سدیق کەمانگەر وەک نوێنەری خەڵکی قبول بکات و لەگەڵیدا بەشداری گفتوگوکان بکەن بۆ چارەسەرکردنی کێشە و داواکاریەکانی خەڵکی کوردستان. دەرەنجامی ئەو کۆبوونەوەیە بۆ دام پێدانانی نوێنەرانی دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی و پێکهێنانی شۆڕایەک بۆ ئیدارەی شاری سنە. ئەوە یەکەم جار بوو کە شتێکی بەم جۆرە لە کوردستانی ڕۆژهەڵات دەسەلمێنرا. دوای ئەوە کاربەدەستانی کۆماری ئیسلامی تێگەیشتن کە خەڵکی کوردستان تا چەند سوورن لەسەر داخوازیەکانیان. لە ساڵی 1970 زاینی فەرمانی هێرشکردنە سەر شارە کوردستانیەکان دەستی پێکرد. هێرشێکی بەرفراوان بۆ شارە کوردنشینەکان بە تایبەت شاری سنە. خەڵکی شارەکەش ئامادەیی بۆ خۆڕاگری دەربڕی شەڕێکی خوێناوی هاتە ئاراوە. حکوومەتی تاران بە چەکی قورسی زەبینی و ئاسمانی هێرشی کرد و خەڵکی شارەکە بە کەمترین پێداویستی سەربازی لە بەرامبەر هێرشەکەدا خۆڕاگریان کرد کە بە مەقاومەتی 24 ڕۆژەی شاری سنە بەناوبانگە. سەرنجام حکوومەتی تاران بە زەبری چەکی قورس و فڕۆکەی جەنگی شارەکەی کۆنتڕۆڵ کرد، بەڵام خەڵکی شارەکە زیاتر لە جاران بێزار بوون بەرامبەر بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی. دوای ئەوەی پارتە سیاسیەکان کشانەوە بۆ دەرەوەی شارەکان لە نێوان ناوچەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان. لە باشووری کوردستان کاک سدیق کەمانگەر کە ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و لە هەمان کاتیشدا لە سەرەتای پێکهاتنی حیزبی کۆمونیستی ئێرانەوە تا کاتی گیان بەختکردنی ئەندامی کومیتەی ناوەندی ئەو حیزبەش بوو و بە زمانی ئاگرینی شۆڕش ناوبانگی دەرکرد بوو لە ڕێگەی ڕادیۆی دەنگی شۆڕشی ئێرانەوە وتەکانی بەگوێی خەڵک دەگەشت. سدیق کەمانگەر گوند بە گوندی ناوچەکان دەگەڕا بە وتارە پڕجۆش و خرۆشەکانی هەوڵی وشیارکردنەوەی خەڵکی دەدا بەرامبەر بە مافە زەوتکراوەکانیان. لە ساڵی 1970 زاینی حکوومەتی تاران پیلانی بەرفراوانی بۆ تیرۆرکردنی ڕابەرانی ئۆپۆزیسیۆنی کورد و ئێرانی لە ڕۆژهەڵاتی کوردستان شوێنەکانی تریش داڕش بوو.
تیرۆریستێکی سەر بە ئیتلاعاتی ئێران خۆی خزاند بۆ ناو ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەوە لە ناوچەی ڕادنیەی سەر بە باشووری کوردستان. بەرەبەیانی 3 نوێی 1970 زاینی لە کاتێکدا کە کاک سدیق کەمانگەر خەریکی نووسینی وتارێک بوو بۆ ڕادیۆی دەنگی شۆڕشی ئێران لەلایەن ئەو تێرۆریستەوە تەخەی لێکراو دەست بەجێ جانی لەدەستا و بەم مەرگەش کۆمەڵگای کوردستان و ئێران تووشی ماتەمینێکی بەرین بوو. کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و خەڵکی کوردستان ڕابەرێکی بە توانا و کەموێنیان لەدەستا و سەر تاسەری شارەکانی سنە و کامیاران و کرماشان بە تایبەت ماتەمبار بوو. ڕژیمی کۆنەپەرست و خوێنڕەژی کۆماری ئیسلامی بەم کردارە نامرۆڤانەیە خاڵێکی دیکەی ڕەشیان خستە سەر دۆسیەی پڕ لە جنایەت و شەرمەزاری خۆیان. هاوڕێ و هاوسەنگرانی کاک سدیق کەمانگەر شێلگیر و لێبڕاو سوورن لەسەر درێژەدان بە خەبات و تێکۆشان تاوەدی هێنانی ئەو ئاوات و ئامنجانەی هاوڕێی ڕێبەر کاک سدیق کەمانگەر و چەندین هەزار ئینسانی ئازادی خواست بەرابەری تەڵاب سۆسیالیست و کۆمۆنیست لە نێو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێراندا کە گیانی ئازیزیان لە پێناویاندا بەخت کرد. ناتوانید پەخشاونە شعری شاعر هەمە عەزیز بۆ یادی هاوڕێی سدیقی کەمانگەر. گەر پێت وایە بەلەد بوونم بە داونانی تەونی بۆ سە و پلان بۆ نەخشەی تیاچوونم، شەنگە باڵای بەژنی سوورم لە ناو قەددا دەبریتەوە، لافاوێکی لە ئاپۆرەی هەڵکردنی چنجی مەرگا بێسەر و شوێن دەسڕیتەوە. هەرزەم مەبە چۆ ناو چێلانەکەی ژێر عەباکەت بەر لە تۆ زۆر دەمام چی ئەهریمەنان لە پشتەوە هەڵیان کێشای خەنجەر و بەو نیازەی لە پاڵ لورەی جێژەنی گەروی زریانە شەقار شەقار جەستەی ئەسپی یاخی بوونم کە سیرە بووی زام و خوێنکەن بارگەی کارم بۆ جەڵەوی ئاوەدانی و عەشقی سوورم لەگەڵ ئامانجی ئینسانە بەجارێ بێسەر و شوێنکەن. هەرزەم مەبە چۆ ناو کێلانەکەی ژێر عەباکەت بەر لە تۆ زۆر سکڵی ڕقی داخەوە بووی ئەو دۆزەخەی دەرگاکانی ئاوایە، ئەو دۆزەخەی کە ڕۆژانە مەرگ تێیدا گەڵای دارە بۆ ئینسان لە هەژمار نایە، وەک تارمایی ناو تاریکی هاتنە بۆسە لە هەڵوێستم چنجیان تیش کرد دانیان کرۆشت لە کارگەریم گۆرەپان و شوێنەواری کاری منیان تەڵخ و پیس کرد. بەو نیازەی چۆکدا بدەم ملکەت بکەم ترسەنۆک بم جەستەیەک بم بێوەرە بم هەر کە هاواری مەرجیان کرد وەکو خۆیان لەسەر چۆک بم. نا ئەمجارەش هەرزە مەبە ئەو خەنجەرەی لە پشتەوە تۆ بۆ منت هەڵگرتووە، ئەو دۆزەخەی گوایە حەقە تۆ بۆ منت هەڵکردووە، ئەوە سەرابی بیابانە لە نێو ئەفسانەی وەهمەوە بەرەو کۆتایی خۆدت بە بەیتی خورافەی داستانە لە تولەڕێی تاوانەوە بەرەو زیندان و کۆدت بە. هەرزە ئیتر چۆن دەتوانی پێداگری و سەرد بادەی لە ئازەبی وەرچەرخان و شارستانیەتی مێژوودا، چۆن دەتوانی ئارام بگری و ئاگر ڕادەی لە نێو دنیای کارگەریەتی
کارگەرانی گەرگەتوودا چۆ ناو کێلانەکەی ژێر ئەباو کرد من ئینسانم من سەرچاوەی ئاوەدانی و سەرهەڵدانی وسە و نانم چۆن دەتوانی لەتم بکەیت شەنگە باڵای بەشنی سوورم لە ناو قەددا ببریتەوە لاپاوێک بیت ئاسەوارم ئامانجم بەرهەمم کارم لە ناو دڵی تازەگەری ئەم کەونەدا بستیتەوە هەرزە مەبە بچۆ ناو کێلانەکەی ژێر ئەباوکەت